ترامپ دەست بە دۆشینی وڵاتانی کەنداو دەکاتەوە. سەرۆکی ئەمریکا چی لە سعودیا دەوێت؟ بن سەلمانیش بەنیازی چییە؟ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە لێدوانێکدا ڕایگەیاند ڕەنگە سعودیا یەکەم وڵات بێت سەردانی بکەم ئەگەر ئامادە بن بە بڕی 500 ملیارد دۆلار کەلوپەلمان لێ بکڕن. سعودیا لە خولی یەکەمی سەرۆکاتی ترامپدا بای 450 ملیارد دۆلار کەلوپەلی کڕی. لە بەرامبەردا ئەمریکا ڕێکەوتنی ئەمنی لەگەڵی داواژوو کرد. لە بەرامبەردا محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ دۆناڵد ترامپ ڕایگەیاند دەمانەوێ بە بڕی 600 ملیارد دۆلار وەبەرهێنان لەگەڵ ئەمریکا بکەین. مەسعود عەبدولخالق پێی وایە ترامپ گوێ بە سیستەمی نێودەوڵەتی نادات، سیاسەتی پارە بدا زاڵ دەبێت بەسەر ئیدارەکەی، کەنداویش ئامانجی یەکەمی دەبێت لەو خولە. سعودیا یەکێکە لەو وڵاتانی کەنداو کە هاوپەیمانی نزیکی ئەمریکایە. ترامپ پێشتر ڕایگەیاندبوو هەر کەسێک بیەوێ بیپارێزین دەبێ پارە بدات. ئەو سەردەمە ڕۆیش بە پارەی خۆمان ببینە پۆلیسی وڵاتان. ئیماراتیش پرۆژەیەکی زیرەکی دەستکردی لە ئەمریکا بە گوژمەی 400 ملیارد دۆلار کردووە. چاودێران پێیان وایە سەردەمی ترامپ سەردەمی ئەو کەس و وڵاتانەیە کە پارەیان هەیە، ئەوانەشی ئەمریکا پارە و هاوکاری بێبەرامبەریان پێدەدات لێیان دەقەومێت. بەپێی پێگەی ئەلحوڕیە ترامپ لەو خولەی پەیوەندی سعودیا و ئیسرائیل ئاسایی دەکاتەوە. بۆ ئەمەش بن سەلمان دەیەوێت بە فشاری ئەمریکا ئیسرائیل ڕازی بکات بە چارەسەری دوو دەوڵەت.